پەنابەرانی کورد ڕێگای بێکۆتایی لە نێوانی هیوا و بێهومێدی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. ساڵانێکی زۆرە پەنابەرانی کورد لە هەر چوار پاشەی کوردستانەوە کاتێک پێدەنێن ڕێگای پڕمەترسی و دژواری پەنابەری یەکەم ویسگەیان تورکیایە، ویسگەیەکی سەرەتایی کە دەربازبوون لێی بۆ زۆر لەو پەنابەرانە بۆتە هیوایەک کە بە ئاسانی نایەتە دی. بەدەیان هەزار کورد بە مانگان و ساڵانە و لە تورکیا گیریان خواردووە و ڕێگایان لێ گیراوە بۆ گواستنەوە بۆ وڵاتی سێهەم. هەندێک لەم پەنابەرانە خۆیان گەیاندۆتە یونان بەو هیوایەی لە یونانەوە بگەنە ئەوروپا، بەڵام بەداخرانی سنوورەکان یونانیش بووەتە زەڵکاوێکی تر بۆ گیر خواردنی پەنابەرانی بێهیوا. ژن و پیا و منداڵی پەنابەری کورد لەو چەند ساڵەی کە لە تورکیا و یونان دەمێننەوە چۆن خۆیان بەخێو دەکەن و چەند گوشار و ئازاری نایاسایی ئەزمون دەکەن. یاسا نەتەوەیەکگرتوەکان و دەستگا خێرخوازیەکان و دەسەڵاتەکان چۆن لەگەڵیان هەڵس و کەوت دەکەن. ئازیزان بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە سێ میوان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامەیەم حوتا کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان شلێر عەبدوڵڵایی پەنابەری کورد لە تورکیا، عەباس زەندی پەنابەری کورد لە تورکیا و شێرزاد ڕۆژمان پەنابەری کورد لە یونان. بەخێرهاتنی هەر سیمای بەرنامە دەکەم و لەسەر ئزنیان لەگەڵ خاتوشلێر دەفێ دەکەین. خاتوشلێر وەک پرسیاری سەرەتایی بەڕێزت وەک خانمێک کە لەگەڵ منداڵەکەت زیاتر لە ساڵێکە ڕەنگە 2 ساڵ زیاتریش بێ لە تورکیا ماویتەوە، ئەگەر گەرەکت بێ ئاماژە بدەی بە ژیانی خۆت تیش دەخەیتە سەر چ بابەتێ زیاترین دژواریە کە لە تورکیا هەتەوەک پەنابەرێک کە هێشتا نەگوازرایەوە بە وڵاتی سێهەم چییە؟ سلااو سپاس دەکەم کاک شایدیان. من 2 ساڵ نیە 4 ساڵە لێرەم 4 ساڵە لە تورکیا متاسفانە هیچ کەسێ جواببوومان نییە لە یوێنە لە سازمان ملەلا هیچ کە مثل زەنگیان بۆ دێن تەنیا تەماسێکە دەتوانین بگرین تەگیانە تەلەفۆنیە یا ئیمەیلیان پێبین ئەسڵان ێژن ئەشێ بەتەماون کە بزانین کەی وڵات سێومتان پێدەن. خۆم تقریبا 1 ساڵ ئەوەڵی 4 ساڵە لێرەم 1 ساڵ ئەوەڵی ئێقامەم گوتی یانێ من 3 ساڵە هینم هەست قبولی تورکیەم هەیە قبولی یوێنم هەیە، بەڵام متاسفانە 3 ساڵ هەروە بلا تەکلیف دانیشتی مەسا وهروە کە خۆتە زانی من مناڵێکم هەیە شەرایط کار فرست و مناڵێک واقعاً بۆ دانێ دایک وە یەک مثلا منی خۆم سەرپەرست خانەوادەم واقعاً وحشت ناکە بۆ ژنێک کە تەنیاوێک بە مناڵێکەوە مثلا من ئەچمە سەرکار ئەوڵەن کار نییە مجوز کارمان پێنادەن مجوز کارمان پێنادەن ئەگەر کەسێ لە ڕێخوا و کارێکمان پێ با بڕینە سەرکار ساحێ و کارێکمان بێ بڕینە سەرکار متاسفانە بەرخورد ناشایستەکەن تەکمانە ئەمنیەتێکمان نییە ئەبێ مناڵەکەم بۆم تەکۆمە بۆ سەرکار فرە سەختە واقعاً مشکڵێکە فرە گەورەست بۆ منێکە ژنێکم بە مناڵێکە و کراماڵەکە زۆرە ماڵ نادەن بە خارجی ئێژن بە خارجی ماڵ نادەن و هەروەها مشکلاتی لێ فرە خات و شلێر بەڕێزت منداڵەکەت چی مافی ئەوەی هەیە کە لێ بچێتە قوتابخانە؟ بەڵێ لەوە کێشەیەکمان نییە ئەڕێتە مەدرسە بەڵام متاسفانە ناتوانین هەزینەیەکی هەست مەدرسە درۆسە هیچ هەزینەیەکمان لێ ناچن، بەڵام لە ناو هەفتا مەسەڵەن 2 کارات 3 کارات بانگمانەکەن کە بێن مەسەڵەن هەزینەی فلان چ دبن یا کتێو یا 1000 دانە چتر متاسفانە ئەو هەزینەیەمانە نییە بیدەین و مەجبورم مەسەڵەن بیوەمتە خۆما بۆ سەرکار ساحێکار قبول ناکە لە مەدرسە یا مەسەڵەن بۆ ئوردوێلێکەچن من خۆم کە شخصەن هیچ وەخت مناڵەکەم نەهەناردیە یا مەسەڵەن داوای پۆڵمان لێکەن ئێمە ناتوانین ئەو هەزینەی لەبین مناڵەکانمان جیاکەنە و سەرخۆرداوێ بۆ تاریخە مناڵەکەمان. ئەو وەختە بۆچی بەڕێزت کە قبولی یوئێنت هەیە چ بیانوویەک هەیە بۆەوە کە ناتگوازنەوە بۆ وڵاتێکی تر؟ ئەڵێن چی؟ هاوسەرەکەی من لێرە نییە لە تورکیا نییە تەلاقنامەیشم نییە ئێژێشە تەلاقنامە بێریت
تەلاقنامەیش تایسە نەمتوانیە بێرم ئەشێ هاوسەرەکەی من بڕێتە سفارەت وەکالەتنامەم بۆ بنێرێتەوە بەداخەوەویش ناڕێ تەلاقنامەم بۆ بنێرێتەوە و هەروە بلا تەکلیف لێرە ماوێنەستە. کەواتە ئەگەر کێشەی ئەو شتەکە پێیان دەڵێن ئیجازەی سەرپەرستی منداڵەکەت چارەسەر بێ ڕێگات پێدەن ئێوە لەنی وڵاتێکەیەکەوەی قبول کردبێ؟ ئێژن ئەو وەختە توانی سە پەروەندەکەی من متەوەقف بووە بەخاتر بەو دەلیلە و متەوەقف بووە. ماوەتەوە بەسراوەتەوە بەوە؟ بەڵێ. زۆر چاکە. کاک عەباس بەڵێ کاک عەباس بەڕێزیشتان چەند ساڵێکە پێم وایە 5 ساڵ ئەگەر هەڵە نەبم لە تورکیە ماونەتەوە و بێسڵا خانمت و منداڵیشتان لەگەڵتانایە. بەڕێزت بۆچی ئەو ماوە زۆرە لە تورکیە گیرت خواردووە؟ سڵاتان لێ زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بۆمتان ڕەسەن. ئەمن زیاتر لە 4 ساڵە نزیک بە 5 ساڵە لە وڵاتی تورکیە لێرە نیشتەجێم، بەڵێ لە تەک بنەماڵەم لێرەم. ماوەی 1 ساڵی ئەوەڵ مصاحبە و قبولی یوئێنیشم وەرگرتووە، بەڵام بەداخەوە بە دوای ئەوەوە ئەو یانەکان ئیتر کارەکان ڕاگیراوە. ئەمن تەلەفۆنیان بۆکەم یا پەیوەندیان لەگەڵ ئەگرم ئەڵێن وڵاتێک نییە جارێ مساعد بێت و کە پەنابەر وەربگرێت یا جوابگەرێکمان پیانۆکەوە جوانە تۆزێک مەسەڵەن ڕوون نییە بلا تەکلیفمان نەکات. یعنی کێشەکان زۆر زۆر لە ئەوە زیاترن، بەڵام بەداخەوە دوای 3 ساڵەوە ئەمن هیچ گۆڕانکاریەک لە پرۆسەی یوئێنمە ئیجاد نەبووە، هەر بۆ جۆرە چاوەڕوانم کە لەم وڵاتە دەرباز بین بچین وڵاتێکی تر. کەواتە بەڕێزیش وەک شلێر خان با بڵین لەلایەن یوئێنەوە وەک پەنابەرێک کە ئەبێ مافی پەنابەریت پێ بدرێ بە فەرمی ناسرایی، بەڵام وڵاتی سێهەم نییە. باشە ئەمە بۆ هەموو کەسانێکە لەگەڵ تۆ لەم 5 ساڵە لەوێن و قبوڵیان بۆ وابووە یا کەسانێکن کە لەگەڵەوە کە قبوڵەکان وەرەگرن دەربازە بن لەوێ؟ وەڵا بەداخەوە کاری یوئێن بە شێوەیەکە کە زۆر لە پەنابەرەکان نازانن کە چۆن ئەو کاریان جێبەجێکەن. هێندی لە پەنابەران هەن وڵاتیان بۆ دیاری کراوە، وڵاتیان پێدراوە چوون، تەنانەت لە دوای ئێمێشاتون، بەڵام بەداخەوە فەرق و جیاوازی زۆر هەیە لە بین پەنابەرانە لە ئێرە. ئەمن لە دوای ساڵێکەوە کە کارم لە تەک یوئێن تەواو بووە، ئێستا زیاتر لە 3 ساڵە ئیتر یانێ تەنیا ئەتوانم لە ڕێگەیەکی تەلەفۆنێکەوە لە تەکیانە پەیوەندی بگرم. ئیمەیلێک کە ئیمەیلیان بۆ دێن، ئیمەیل کە هیچ وەڵامێکمان پێ نادەنەوە، یانێ بەغێز ڕێگەی ئیمەیل و ڕێگەی تەلەفۆن نەبێ هیچ ڕێگەیەکی پەیوەندیمان نییە لە تەک یوئێنە. تەلەفۆنیش کە لە تەکیانە باسەکەین تەنیا ئەڵێن وڵاتێک جارێکان نییە کە پەنابەر وەربگرێت، بەڵام دڵنیام کە زۆر فەرق و جیاوازی هەست. هەرچەند ڕاستە پەنابەر زۆر بەکەمی لە ئێرە گوازنەوە بە وڵاتێکی تر. ئەمە 1-2 ساڵێکە یوئێن تۆزێ ئیشەکانی بە یەواشی و زۆر بەکەمی ڕاتە پێش. باش کاک عەباس زۆر بە کورتی ئەوە پرسیارێکی گرینگە. ئەگەر بەڕێزت 4 ساڵ لەوە پێش وەک پەنابەر یوئێن تۆی بە فەرمی ناسیوە یا خاتوشیلێر، بەڵام لە هەمان کاتدا کەسێک دوای تۆ هاتووە ئەویش بە فەرمی ناسراوە، چ جیاوازیە هەیە؟ ئەڵێن ئەو کەسەی ترکە گوازراوەتەوە مەترسی لەسەر ژیانی و بۆ تۆ نییە، یا مەسەلەن ئەو تەنها خۆی بووە زیگورت بووە تۆ لەگەڵ بنەماڵەتی چییە؟ یعنی ڕوون هەیە کە بەڕاستی لانیکەم ئەوانەیە کە پسپۆری ئەو بوارن، ئەوانەیە کە پارێزەری ئەوەن دەڵێن بۆچی مەسەلەن ئاغای ئیکس گوازراوەتەوە بەڵام تۆ هێشتا لێرە ماویتەوە؟ تەواو ڕوون نییە، بەڵام دیارە جیاوازی کەیسی پەنابەران لە یەک تەفکیک ناکرێت، جیاوازی لە بینیانە دائەنن و تەنیا بە خاتری بنەماڵیشەوە نییە. ئەمن خۆم لە ئێرە نیازی کاریم بە ئەوان بووە، توانایشم هەیە ئەتوانم لە هەر شوێنێک بێت ژیانی خۆم لەسەر پاوەڕا بگرم، بەڵام بەداخەوە فەرق و جیاوازی زۆر هەیە و ئەمن لە یەکەم جارە یوئێن بە مەسوول ئەزانم. ئەمن زۆر کەسانم لە ئێرە ئەناسی، تەنانەت 1-2 کەس کە لەم شارەکە ئەمن دائەنیشم و ژیانەکەم خۆیانیان کوشت، خۆدکۆشییان کرد بە خاطر ئەوە کە ساڵای زۆر بوو لە ئێرە ماونەوە، وە کەسانێکی تر کە زیاتر لە 90% ئەو پەنابەرانەی کە لە ئێرە هەن بەتایبەت بەشێکی زۆری کە کوردن تووشی کێشەی ئسترس و تووشی ناڕەحەتیەلێکی بواری دەرونی بوون، بە خاطر ئەوە کە لە ئێرە هیچ شوێنێک نییە کە
حمایەتیان لێ بکات پەیوەندی UN ئەگری UN کە پێشتر ئێمە چاوەڕوانیەوە بووین وەک کاتێک کە چوینە UN ئەوان وەکو مەسئول لە کار و ژیانی خۆمانە هەموو ئەو شتانێک کە پێویست و پێیانمان وت و ئاگاداریانمانەوە کردەوە بەڵام بەدوایەوە ئێستا گەر پەیوەندیکیشیان تکا بگرین ئەڵێن هیچ مەسئولیەتێکمان لە قباڵی پەنابەری تورکیا نیە بەڵام ئەم جوادانە بە شێوازێک کە ئەو پەنابەرانە ناتوانن تەسمیمێکی بەڕاحەتی بۆ ژیانی خۆیان بگرن کە ئایا لە وڵاتی تورکیا بمێنەوە یا ڕوونکەنە شوێنێک و جێگەیەکی. کاک شێرزاد ئەزانم کە بەڕێزت تورکیا جێهێشت و بە زەحمەت خۆت گەیانی یونان بەو چاوەڕوانیە کە لە یونانەوە بە ئاسانتر دەربازبی ئێستا کە بەراوردی بکەی ئەزمموی ژیانت لە پەنابەریت لە تورکیادا ماوەیە کە لەوێ بوویت کوردیا درێژەکەی زۆر جیاوازی نییە لەگەڵ ئەوەی کە لە یونانە ئیستاهەتە چۆن بەراوردیەکەی ئەزمموی یونان بە دوواداچوونێک بوو یا هەنگایە بوو بەرەو ژیانێکی باشتر؟ سەرەتا سڵاو لە هەموو لایەکی دەکەم وڵی کاکە گیان ئێمە کە لە تورکیەوە هاتین بۆ ئێرە بە هیوای وی هاتین کە لێرە بتوانین بچین بە وڵاتانی پێشوو بەڵام بەداخەوە لە جەزیرەوە گیرمان کرد لە جەزیرەشەوە کە گیرمان کرد ئێمە نەمانتوانی بچین بۆ هیچ کۆت جەزیرەیە تەبیاتەن ناتوانین بچین بۆ هیچ کۆ لەوێ بە زۆری پەنجەمۆریان کردین و کەیسیان لێ وەرگرتین و ئەو کەسەی کە ئیقامەتی وەرگردنەوەی دیکە زۆربەی لە جەزیرەی ماوە لێرەش بەڕاستی ژیان زۆر ناخۆش ئاسڵەن شتێک بە نێوی ژیانێکی ئاسایی و ژیانێکی خۆشتر لێرە بەڕاستی نەمبینیوە چون هەمووی هەر ناخۆشە ینی ئەو شتێک کە دەبێ بیبینی نییە ئەو شتێک کە دەبێ بماندنێن نییە هیچ هەڵس و کەوتێکی بۆ ئێمە ناکەن. کەواتە کاک شێرزاد بۆ ئەوە ڕوونی بکەمەوە هەندێک زۆر پەنابەر لە تورکیا و خۆیان گەیانە ئەو جەزیرەی یونان لەوێ با بڵێن پەنجەمۆر کران و لەگەڵ یان مساحبە کرا هەندێکیان وەک پەنابەر وەرگیران بۆ ناو یونان هەندێکیان مانەوە کەواتە ئەوانە کەماونەتەوە لەو جەزیرە زیندانین شتێک وەک زیندانیە هیچ فەرقێکی نییە من دەگەڵ چەندانە ڕۆژنامە و گۆواری دیکە قسەم کردەوە دەمی لە جەزیرەی بووم گوتم ئێرە یەک زیندانی گەورەیە ئەمە هەمومان لە زیندانێکی داین و ناتوانین لێ بین دەرباز بین حتا تەنانەت ئەو کەسانی کە لە جەزیرەکانن بۆیان نێبێن بۆ ئاتێنێش ئەنی فقط دەبێت لە چوارچێوەی جەزیرەی دابن هیچ شتێکی دیکان نییە یا دەبێت کابرا لەباری ڕەوانیەوە ینی چۆن بڵم خۆی لە حاڵەتی شێتیدا کە بتوانێت لە جەزیرە دەرباز بێ بڵام من تووشی نەخۆشێکی دەرونی زۆر سەختم یا ژن و منداڵێک کە واقعاً ئاسی پەزیرن ئەوانە ینی لە نەخۆشی و شتی بە دوور بن بۆ کەسانەیە کە بتوانن لە جەزیرە بێن دەرێ. بەڕێزت خۆت هاتی دەرەوە بەخاتۆ وەرگیراوی لە یوناندا وایە؟ بەڵام من وەرگیراوە بە وەرگیراوی ئێستا کەواتە یونان بۆتە وڵاتێک کە ئیتر تۆ ناتوانین لەوێ دەربازبی چون وەک وڵاتێکی ئەمن دەناسرێت. بەڵام قسە لەوەدایە لە بەراورد لەگەڵ ئەو تەسەورەی کە لە وڵاتی ئەمن بووتە ئەوەی کە دەیبیسی لە برادران و لە وڵاتانی تر ئوروپاییدا یونان چی بۆ تۆ فەراهەم کردووە بۆ خۆت و منداڵ و خێزانت بۆ ئەوە کە وەک پەنابەری لەوێ بژیت؟ ئەمن لێرە زگورتم منداڵەکەم لە ئێرانن و هەرە و کارش بۆتە هۆیەوەی کە ئێستاکاندا هەڵوەشاندا ینی ڕیشەی منەماڵەکەمدا هەڵوەشاندا چون ئەو شتێک کە دەبێ بۆ منیان نەکرد هیچ شتێک لێرە بۆ عنوانی یەک پەنابەر بۆ من نەکراوە نەخانوویان داومێ نەکاریان بۆ پەیدا کردوم نە لە هیچ چۆ دەستیان بن کردوم نە نردویان مەکلاسێکی زبانی فێر بم هیچ شتێک ینی هەر شتێک کە دەیکەی لێرە بۆ خۆت مانگە 150 یۆرۆ پوڵ دەدەنەیە کە خانووی کرێخانووی دەدەی ئاوی دەدەی بڕقی دەدەی هەموو شتێک لە ئەستۆی خۆتە و ئێستاکەش ئەو کەسانەی کە قبوڵیان هەیە ئەو 150 یۆرۆشیانەوە لێ دەبڕن لە زۆربەی جەماعەتیان بڕیوە ینی نە کابرا کاری هەیە نە هیچ دەرامەدێکی هەیە و نە هیچ پوڵێکی یارمەتێکیش لە دەوڵەت وەردەگرێت. کەواتە 150 یۆرۆ ئەدەن بەڵام بۆ بەراوردێ بە ئێمە بدەی خانوویە کە بتوانی تیا بژیت لەگەڵ خەرجی خواردنەکەت هاتوو چۆکەت ئەگەر نیازت بەستەندنی کراسێکە بێ یا ئەحیانەن حەبێک پسێنی بۆکتی نەخۆشین لە مانگە چەندێکی تێچەی لە یونان لەو شارەکە تۆ ئەژیت؟ ئەمن لە ئاتێنە ئێمە لێرە خانوو لە ژێر 250 نییە ینی لە ژێر 250 یۆرۆی خانوو دۆژیر ناکەوێت 200 یۆرۆ نەهاتن هەر بڵێن 150 یۆرۆ یعنی تۆ 30 میتر بەکرێ بگری بە 150 یۆرۆی نازانم مابەقی ژیانەکەت دەبێت چۆن بگوزارێنی ئەو هەموو NGO هەندەچی خواردنت دەدەنێ
لە چووە هەموو ڕۆژێ ینی شغڵت دەبێت بێتە ئەوەی کە دوی زگت کەوی لە برسان دەمرێگە بتێک ڕێخانووی بدەیت ئەی ئاو بڕقی لە چۆ دێنی بەڵام کاک شێرزاد کەواتە ڕێگە وەک بە پێچوان وڵاتان تر ڕێگەشت پێ نادن کە خێزانەکەت ببیتە یونان بنەماڵەکەت ببیتە ئەوێ ڕێگان بە من نەدا ینی بە قەولی لای خۆمان کە دەڵێن حەوتخانی ڕۆستەم دەبێت کە ئێستا کونێژ ئەو کارت بۆ ناکەن کە بتوانی منداڵەکەت و خێزانشت بێتە لای خۆت لە یونان باڵێ ئەو وەختە وتت مافی دەرس خوێندن و کاروشتەش نییە ئیجازەی کارت پێ ئەدەن بەڵام ئیجازەی کارت پێ دەدەن بەڵام وەختێک کە تۆ زمان نازانی دەچی لە شۆ کار دەکەی دەچێکن کابرایە تۆ حرفەکەی دەزانی ئەلحانم بۆ خۆمەوە مۆ شغڵی دەزانم هاتوومەکن کابرای دانیشتم کارم کردو دەڵێ زمانی دەزانی دڵم نەوەڵە کاکە زمان نازانی فەرموو بۆ دەرێ دەچی شوێنی دیکە هەروە دەچی شوێنی کە زمانت دەزانێ پوڵەکەت ناداتەیە ئەو کەسەی کە زمانەکەت دەزانێت پوڵەکەت ناداتەیە ینی لە هەموو لایەکدا تۆ لە ژێر چەپۆکەدای لێرە ینی معاملاتێک لەسەر دەکرێت کە بە خۆت نازانین لە شۆڕا و معاملاتت لەسەر دەکرێت و بۆچی و معاملاتە لەسەر تۆ دەکرێت باڵێ زۆر چاکە دینەوە سەرباسی یونانەکە و ئەزمموی بەڕێزت لێ و کوردەکانی تر لەوێ خاتوشی لێر بەڵام ئاماژەت بەوەدا کە وەک دایکێک لەگەڵ منداڵەکەی گرفتی تایبەتت هەیە ئەگەر کەمێک با بڵێن بچیتە وردەکاریەکانەوە ڕەنگە ئەو ئەزمموونەی کە پیاوێک لە هەلومەرجی پەنابەریایەتی لەگەڵ ژنێک جیاواز بێت ئەو گرفتانە کە تۆ وەک ژنێکی تەنها لەوێتە هەیە وەک پەنابەرێک چی بووە؟ گرفتی زۆرم هەیە ئەوەی کە مەسەڵەن مناڵێکم هەیە کەسێک نییە مناڵەکەم لایەودانمە چونکە بەتەنیام بچمە سەر کار ساحوکارەکە قبول ناکە مناڵەکە بۆم تەکخۆمە هەزینەی ئێرە فرە لە کراماڵ و بێژی لە خەرج و خۆراک و بێژی فرە وحشەتناک ئەمە 1-2 ساڵە فرە هەزینەکان چوونە سەر و واقعانم نیتر بڕیام ناتوانم لە هەزینەی خۆم و ئەو مناڵە بەربێم مثلا خانەوادەی کە 2-3 نەفەرشێ کارکەن 1 نەفەر لە ماڵاوێ من کە خۆم تەنیا مەشێ کرێماڵ بەم کرێ ئاو بەرق و خەرج و خۆراک و ئەوانە بم واقعاً فشارم بۆ هاتیە و ناتوانم ئەو وەختە بەڕێی یاسایی ڕێگە بە تۆ ئەدرێ کارکە یا کارەکەت کاری ڕەشە کارەکەم کاری ڕەشە متاسفانە بۆ هیچ پەناهجوویەکی لێرە مجەوزکار نییە مجەوزکاریج مەسەڵەن پرۆسەیەس بچی مجەوزکار بگری 6 مانگ ئێلا 8 مانگ یا 1 ساڵ توو لە کێشە و پرۆسە یا مثلا ئەگەر ساحب کارەکەت مجەوزت بۆ بگرێ ئەویش هەزینەیە مثلا 5 ملیۆن 5,000 لیر ئەشێ بیت هیچ ساحبکارێکی ژۆ کارە ناکات لە هەفتووە کە مجەوز بگرێ بۆ تۆ بچی کار بکەی و هەزینە نادا بۆ تۆ هیچ ئەی ئەو ڕێگە بێەوە ئادەن ئێستا کە وەرگیراونی و بەڵام وڵاتێک نییە وەرتان بگرێت و بەهۆی ئەو کێشەیەک تایبەتە کە هەتان ئاماژتان بۆدا بۆ سەرپەرستی منداڵەکەش هیچ ڕێگای نییە کە لە تورکیا بمێنیتەوە بڵێ من ئەسەن مافی ژیان لێرە وەک کەسێک کە هاوڵاتی بێت کە دەرمانی تەواوی بێ کە حەقی کارکردنی هەبێ کە دەسەڵات وەک هاوڵاتێکی تورکی پشتگیری لێ بکات بەڵێ ئەبێ پەروەندەکەم لێرە هیچ هاتیم ناتیم لە تورکیا بمێنمەوە گەرەکمە بچم بۆ وڵاتی سێوم ئەگەر بچم بە شوێنیاویش مەزان پرۆسەیە 3 ساڵ تا 5 ساڵ توو لە کێشێ بۆ تەنداش تێرە بگریەویش معلوم نییە بیدەن پێ و یانەی دەن پێت و ئەو شتەش نابێت کە ئەی ئەو ڕێکخراوانە کە بۆ هەندێک وڵات هەن بۆ پشتگیری لە ژنانێک کە بەسڵات دایکی دەستەنها دایکی منداڵەکانەکەن هاوسەریان نییە هەواڵیان نییە ڕێکخراوی ئاوا هەیە بۆ یارمەتی وەرگردن لەوێ من تایسام چی شتێکم نەبیستوە یانێ مەسەڵەن فایلێ لێ کەس ئەینێرن بۆ پڕیانکەیتەوە بۆ مەسەڵەن ئوسترالیا و ئەوانە من پڕم کردیێسە و ئێژێشی ئەسپانسەرە بێت کەواتە ڕێگەی ڕۆیشتنیشت بۆ ئەوێ لێ گیراوە بە خاتی نەبوونی ئەسپانسەر ئەوروپایی یا ئەسپانسەر کەسێ ناناسم لەوێ وایە کاک عەباس ئەزانم بەڕێزت وەک با بڵێن قارەمانێکی وەرزشی هەم لە کۆنفۆدا سەرکەوتوو بووی هەم با بڵێن ئیجازەی مڕەبیگەری کۆنفۆت هەیە لەوێش هەم خۆت و هەم وەک مڕەبی کارت کردووە داوەر بوویت و هەم منداڵەکەشت منداڵشتی وای کردووە ئەمە چەندێک کۆمەکی کردووی هیچ کۆمەکی کردووی بۆ ئەوە کە وڵاتی تورکیا خۆی بێ داوات لێ بکە بیتە هاوڵاتی یا وڵاتانی تر کارەکەت بەنە پێشەوە بەڵێ کاک شاید لە ئێرە لە وڵاتی تورکیا ئەمن
کاری وەرزشیم تەنیا ئەمزانی زۆر بێهیوا بووم لەوە کە ئەمان یارمەتیمان بدەن چۆن کێشە و گرفتەکان زۆر لەوە زیاتریشن کە مێمانەکان باسی لێ دەکەن بۆیە ئەمن وەکو ئەوە کە بتوانم لەگەڵ ئەم کێشە و گیر و گرفتانە خۆم و ماڵە منداڵم بتوانین تااقەتمان بێت کاری وەرزشیمان دەست پێ کرد کە بووە هۆیەوە بۆ یەکەم جاریش قارمانی دنیای کچەکەم بەدەستێنا یا خۆم لێرە کاری وەرزشیەکەم و کلاسیکی وەرزشیشم کردوێتەوە بەڵام بەداخەوە کاتێک کە تێتە ئەو کاتەوە کە ئەمن داوای ئەویانە لێکم کە وەکو مرەبیەک لە ئێرە یارمەتیم بدەم کە بتوانم ئەو تواناییەوە هەسم بۆ خزمەت لە ئەم کۆمەڵگایشە بتوانم بەکاری بێنمەوە نەتەنیا بۆ مناڵەکەی خۆم بۆ منداڵگەلێکی تریش ئەمن بتوانم فایدەیەکەم بێتەوە ژیانیشم بەڕێوە بچێ بەڵام بەداخەوە نا بەدوایەوە هیچ هاوکاریکمانیان نەکرد ئەمن لەسەری هەموو ئەنی خۆم توانیم لەو مسابقاتە بەشداری بکەم کە دوایەوە دەنگدانەوەی زۆری بوو تەنانەت کچەکەم وەکو منداڵێکی پەنابەر کە زۆر سەختە هەرەوە کە مێمانەکان باسلەوە دەکەن کە ژیانی پەنابەری چەنێ لە وڵاتە سەخت و زەحمەتە ئێستا بیر لە ئەوە بکەرەوە کە لەم هەموو کێشە و گرفتانە بتوانیت دەباری وەرزشیشەوە چالاکی بکەیتەوە خۆت بگەینیت بە ئاستێک کە بتوانین لە مسابقاتێکا بەشداری بێ ئەوە هیچ شوێنی ئەسپانسریت بکات هیچ شوێنی یارمەتیت بکات هیچ شوێنێ هەنگاوێکت بۆ بنێ بۆ ئەوە بتوانێت بەڕاحەتی تەنانەت لەو مسابقاتیشە بە ناوی ئەم وڵاتەوە یا بە ناوی منداڵێکی پەنابەرەوە بەشداری بەڵام بەداخەوە بەدوایەوە کە ڕنگدانەوەیکی زۆری بوو بەهۆیەوە کە پەنابەر بووین ئێمە خارجین کەسێکی بێیانین لە ئێرە ئەوە یەکێک لە دەلیلەکانی بوو دەلیلێکی تریشی کە ناوی کچەکەم کوردستان بوو ئێمەش کوردبوون ئەوە بووە کێشەیەکی ئەوە کە بەدوای ئەوە ئەو چالاکیمانیانە ڕاگرت تەنانەت زۆر لە ئەو هەواڵانە کە لەسەرماندانرا و قەرار بوو کە دوایەوە بێن بە هانامانەوە تەنانەت بۆ کردنەوەی ساڵونێکی وەرزشی یارمەتیمان بن هەموو ئەوانە ڕاگیرا و کەواتە کاک شێرزاد بەهۆی ئەوەی ناوی کچەکەی تۆ کوردستانە کەوتنە ڕقەوە لەگەڵتان و ئەو بەڵێنەکە دابوویان بۆ یارمەتیدانتان لە بواری وەرزشی و ڕێزگردن لەو قارەمانیە هەمووی هەڵوەشایەوە ئەمن بە دڵنیاییەوە ئەڵێم کە یەکەم هۆکاری ئەوە بوو کە کچەکەم ناوی کوردستان بوو چۆن زۆر ئەمە لە ئێرە ئەمن ئێستا کە ناکرێ بازی چکەل باسی لێ بکەم بەڵام بە دڵنیاییەوە یەکەم و ئەسڵیترین هۆکاری ناوی کچەکەم بوو جیا لەوە باسی ئەویانە کرد کە ئێمە پەنابەرین و کەسێکین کە لە ئێرە کەسێکی خارجین و ناتوانین بۆ شێوازە کە کەسێکی خەڵکی ئەم وڵاتە بێ ئێمە بتوانین پەرە بسێنین و بتوانین خۆمانیش بینە سەرەوە. باڵێ کاک شێرزاد باسی یونان کە دەکرێت لەم لانیکەم لەم چەند مانگە دوایەدا ڕەنگە بڵین ساڵێک دوایەوە کە ئەو ڕێگای ئوروپا کرایە و داخرا دەکوترێت ئێستا جگە لە بەڕێزت کە وەرگیراویت و ئیجازەی کارت پیا کردووە بە شێوازی خەریکی خۆت بەخێو دەکەی بە هەزاران خەڵک تەنانەت ژووریان پێ نادرێت بە مژن و منداڵەوە لە شەقامەکان دەخەون ئەمەشی کوردیش تێدا بێ وانە؟ بەڵێ بەداخەوە وایە ئێستاکە کابرا کە دەچێت خۆی بە عنوانی پەنابەر معرەفی دەکات دەڵێن دەبێت بچی بە سکایپی سەڵتنیە بکەی کە ئەتۆ یەکدانە بەرگەیەکت پێ بدەم بۆی کە پلیسکە پێشی پێگرتی کە ئەتۆ پەنابەر ناسراوی ینی بە پەنابەر نەناسراوی فقط یەک بەرگەت پێکە لێرە خۆت معرەفی پۆلیسی کردووە کە ئەویش بەداخەوە بە چەند مانگ دەخایانێ 4 مانگ 5 مانگ 6 مانگ دەخایانێ ئیواشە بە 2 مانگ وەری دەگریانەوە شتێکە شانسیە و دوای ئەوەی کە ئەو شتاندایە نە کەمپێکی پێدەدەم بچێتە نێو کەمپێ نەخانوەکی پێدەدەن نە هیچ شتێکی پێدەدەن ئەو کابرا کە بی هەیە بچێ بۆ ئیجازەکاری وەرگێت دەڵێن ئاغا ئادرسی ماڵت لەکوێ شوێنی ماڵەکەت لەکوێ دەڵێم کاکە شوێنی ماڵم نییە دەم هەیە کار بکەم لە کار ڕابسم خانوو بگرم شوێنی ماڵمە بە دەڵێن نادەینە دەچێت بۆ بڵاغە خانووکم دەنێک کە من بێ سەرپەنام و هیچ شتێکم نییە هیچ ئاڵوگۆڕێکی بۆ ناکەن تەنانەت ینی نانی خواردنیشی پێنادەن ئەگەر ئەو کەسانی کە لە قەراخ یابانێ نانی ندەن بۆ جەماعەتەی بەڕاستی ئەو یونانە توای ئەو پەنابەرانە نازانم دەبێت بکەن ینی هەموو دەبێت خۆ یەکتر بخۆن کەواتە کاک شێرزاد ئەوە ڕاستە کە خەڵک ئێستا جێخەوی نییە و لە خیابان دەخەوێت لەسەر شەقامەکان لە پارکەکانە بەژن و منداڵەوە وە خواردنی خواردنیش ڕۆژانەشی ئەگەر ڕێکخراوە خێرخوازیەکان نەبن هیچ ڕێگایەکی نییە بەڵێ بەداخەوە ئەگە ئەو شتە نەبێ واقعاً هیچ ڕێگایەکی دیکەی نییە کابرا هەیە لێرە پوڵی
لێ خوراوە پوڵی نەماوە هەر جوورێکی بێ خۆی گەیاندۆتە ئێرە لێرەش هیچ شتێکی نییە هاتۆتە وڵاتێکی ئوروپایی لێرەش هیچ کارێکی بۆ ناکەن دوای وەش کێشێکی دیکەش ئەو کەسانەی کە ئیقامەتیان هەیە دەستنە وڵاتی پێشەوە دەڵێن یونان بۆ تۆ ئەمنە ئەی کاکە یونان ئەمنە من چۆن خۆم بەخێوکەم چۆن بژیوی ژیانم بکەم ینی لێرە باڵاقێکی گەورەیان ساز کردو کە هەرچەندە تۆ دەستولاق لە دەی زۆرتر دەچێ بنەوە ینی ئینسان نازان چ بکە پەنابەرێکی کوردیان چەند وەخت لەوەی پێش دیپۆرت کردەوە وابزانم لە وڵاتی بلژیکیەوە بوو لێرە خۆی وبەر ترێنیدا خۆی خوش بەداخەوە نازانم خەبەرتان هەبوویان بەڵێ ئەوە چەندە ناخۆشێرە بەڵێ باسی ئەوەش دەکرێت کە هەندێک لەوانش کە هەوڵ دەدەن لە جەزیرۆ بۆ خاکی ئەسلی یونان لە تورکیاوە بۆ یونانیدانە بۆ ئەوروپا دەرباز بن گوم بوون بێسەر و شوێنن فالیان لەسەر کراوەتەوە هەندێک راپۆرت هەیە ئەبێ ئەژمارە ئەوانش زۆر بێ بەڵێ بەداخەوە ژمارە و کەسانش زۆرە ینی هیچ نادیارە کەسیان لێکراوە ئایا وڵاتی تورکیا گەڕاندراونەوە بە وڵاتی تورکیا لە سزنی کردوون لە زیندانی کردوون ئایا بە ڕێگای دەریادا هاتوون غەرق بوون ئەدی لەو ئاوەی کە لە خاکی لی دەدەن کەمێکی ئاو تێدا دەوێتدا غەرق بوون هیچ شتێک دیار نیە و هەمووی نادیارە کاتمان زۆر نەماوە زۆر بە کورتی لە سی چرکەدا کاک شێرزاد ئێستش خەڵک لە ناوخۆی ئێرانەوە خەڵکی کورد تەنانەت لە باشوورەوە لە ڕۆژئاواوە لە کوڕە باکوور ڕەنگە کەمتر لە کوردستان تورکیا خەڵک نیگەران و بەخاتی ئەو گوشارانە کە هەیە لە بواری سیاسی و ئابووری و ئاسایشیەوە ڕائەکەن دێن بەرەو یونان چیان پێڵێ ئەو جەماعەتەی کە دێن بۆ بەرەو یونان بەڕاستی یونان بۆی نابێ ژیانی لێ بکەی ئەمە بۆ خۆمان لێرە تازە هاتوین و هیچ ڕێگای گەڕانەوەمان نییە داواکاریم لە خەڵکی کورد و لە هەموو وڵاتی ئێران هەیە کە ئەو حکوومەتەی کە لەسەر کارە بێنن لای بن نەک ئەوەی کە خۆیان دەربەدەرکەن بۆ وڵاتی یونانەیە بەڕاستی یونان ژیان نییە زۆر سپاسان دەکەم خاتو شلێر پێم وایە تاکو دەبرا من دوو داقەونیەکمان ماوە ئێستا بەڕێزت لەگەڵ ئەو گرفتانە کە هەتا گێتە چی بکەیت یعنی وەک ئەڵێ هاوسەرەکەت ئامادە نییە کە ئەو کاغەزانت بۆ واژۆ بکات خۆشت لەوێ ماوەتی تۆ لەگەڵ منداڵەکەتە هیچ ڕێگای گەڕانەوەت نییە هیچ ئیمکانی ئەوەی نییە کە بگەڕیتەوە بۆ ئێران یا و مەترسیانە کە لەسەر ڕێگات لێگرێ متاسفانە من ناتوانم بگەڕێمەوە بۆ ئێران چون من خۆم ئاتێیستم ناتوانم بگەڕێمەوە بۆ ئێران کێشەیەکم بۆ پێشتێ لێرەچە واقعاً جێ ئەوە نیە لێرە ژیان بکەین هیوادارم وەڕێگایەکیش نییە وەک ئەو جەماعەتە کە بە نەیاسای ئەڕۆن لە تورکیا بڕۆی نەمتاسفانە کەواتە ئەو ڕێگاش ڕێگایەکی کراوە نییە ئەو بیر و خەیاڵەکە خەڵکیانەوە نییە بۆ منێکە کە مناڵم هەست هیچ وەختم چین ریسکی ناکەم بەم لەم ڕێگە بڕۆم باڵێ ئەو مەترسێ ناگرێت ئەستۆ باڵێ کاک حەسەن وەک کاک عەبازاوی لێبورد نەکەم وەک پرسیاری کۆتایی بۆ بەڕێزت ئاماژەت دا بەو گرفتانە بەڵام تۆ وەک قارەمانێکی وەرزشی ڕێگایەکت نییە کە بە شێوازێ دەرباز بی ینی لە ڕێگای وەرزشەکەتەوە بتوانی چیزە وڵاتێکی تر چون نەزانم بۆ ئێران ناتوانین بگەڕێتەوە لە زیندان بووی پێشتر ڕێگەی گەڕانەوەم کە نییە ڕێگەی ڕۆشتنیشم ئەمن چەند شوێنە پەیوەندیم گرت ئەم داوایان لێم کرد گوتیان ئەتۆ خۆتت UN ناساندووە ئێستا پرۆسە پەیوەندی ئێوە لە UN ئایە چارەسەر بکرێت ئێستا ئەوە وەکو گیرۆگرافیک بووە جیا لەوە ئەمن لەم تەرەقەوە داوا لەوە ناکەم یانێ بکرێت لە تەرەقی وەرزشیەوە ئەگەر هەر شوێنێک لە تەک شوێنێکە ئەتوانێت پەیوەندیەکی ایجاد کات ئەمن زۆر سپاسی شێکەم ئەمن دیارە زۆر حەزەکەم ئەگەر ئێستش کە پەنابەرێکم لە ئێران لەم کاتە بتوانم خزمەت بکەم بەڵام بەداخەوە لە ئێران هەموو شتێک بۆ پەنابەرانە ڕاگیراوە شاید بەشێکی هۆکارێکی ئەم وڵاتیشە قانونی نێو وڵاتی خۆیە بەڵام ئێمە لە هیچ شوێنێکەوە ئەتێک ناکرێت لێمان کە بتوانین ئەو مافانەی کە هەمان تەنانەت ێکیشی بتوانین بگەین زۆر سپاس لە هەر سیمیۆنی بەڕێز شلێر عەبدوڵڵایی عەباسی زەندی و شێرزاد ڕۆژمان پەنابەرانی کورد لە تورکیا و یونان کە ئەم ڕەوایەتیان بۆ کردین لەو ژیانە پڕ لە ئازارە کە ئەزمونیان کردە هەروەها سپاس لە ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن